ئەرشێکی هەروە ئاسان نییە. سینەما ئیشێکی قورسە بەڕاستی، پشتگیرێکی زۆریەوێ، سپۆنسەرێکی زۆریەوێ، پاشەوە توانیسی زۆری شێوێ. ئێمە ڕاستە لە سەرەتایین، بەڵام ئەوەی کە ئەبینم چەند هەنگاوێکی جوانە بەڕاستی هەنگاون. کە سپۆنسەرێکی بەهێز هەبێ لە پشتی ئەم کارانەوە، ئەڵبەتە کارەکان بەهێزتریش ئەبێ و زیاتریش ئەبێ، تووشی هەموو شتێک خۆ دەزانی بنەماکانی ئیشەکانی بە پارە ئەڕوا بەڕێوە. حکوومەت یارمەتی هونەرمەندوە بێ وەزارەتی ڕۆشنبیری پشتگیری ئێستا تا حەدێ پشتگیری ئەکا، بەڵام هێشتا ئەوە بەز نییە بۆ ئەوە، چونکی کاری گەورەتر هەیە پشتگیری تری ینی پێویستە هاندانی بۆ گەنجان بکرێ، خەڵک گوا لێ بکرێ کە سینەما بێ بە ناسنامەیەکی جوان، کاکە ئێمە چیمان لە وڵاتانی کە کەمترە، فیلمەکانی ئێمە چێتە وڵاتانی دەرەوە خەڵاتی گەورەی جوان، خەڵاتی یەکەم و دووهەم وەرەگرێت. هونەر لە وڵاتی ئێمە شەڕکردنە بەڕاستی، لەبەرەوەی پێداویستەکانی هونەر زۆر کەمن، تواناکان هەن، ئەکتەر هەیە، دەرهێنەر هەیە، دەق هەیە، بەڵام پاڵنەر نییە، سپۆنسەر نییە. بە زۆری ڕاستیەکە یعنی ئەگەر ئێمە باسی بکەین ئەم دۆ بلاچکراوانە تەئسیرێکی زۆری کردووە لە درامای کوردی. ئێمە بۆچی درامای خۆمان هەیە، چەند نەسیبە قووەتمان هەیە، خانمانی باشمان هەیە، مخریجی باشمان هەیە، بەڵام هەمووی سەیرەکەی پەنا ئەبا بە درامایەکی تورکی کراوێ بە کوردی یا هیندی کراوێ بە تورکی، زیاتر خەڵکەکەی ئەعتیمادی کردوتە سەر ئەوە تۆزێک دراما کوردیەکان لاواز بووە. ئەگەر دامێکی باش کرێتەوە ئەو پارەی کە ئەو لەوا سەرفەکرێ ئەگەر بۆ دراما کوردیەکان بێ، یا و بڕوایان زۆر لەوانە درامای کوردی پێشکەوتوترە بێ. فەرهەنگی چواردەور بەسەرمان ئازاڵ بووە، ئەوە یەکێکە لەوانەی کە کۆمەڵگەی پێ تێگەیرێ. ئەو کۆمەلگانە گەرچیتە ناو فەرهەنگیانەوە، شاشەکان لە هەموو ماڵەکان و بەڕاستی زەرەرێکی گەورە لە فەرهەنگ و کللتوری خۆمانەیرێ. ئێمە نەتەوەیەکین کە دەستەی خاومان زۆرە بۆ سیناریۆ نووسین. ئەگەر ئەو بەشە کۆمەڵە خەڵگان کە توانای خۆیان ئەسۆتەگەر ئەگەر لە کللتور و فەرهەنگی نەتەوەکەی خۆمانە ئاوشتاون بێ، ئەبێ ئێمە کللتورمان بە خەڵک بناسێنین، نەک بین بە چاولێکەری کللتورەکانی ترکە زۆر دوورە لە کللتوری ئێمەوە. ئەو کاتە تەلەڤیزۆنێکە بوو، ئەوەش گرنگی خۆی هەبوو، ئەو تەلەڤیزۆنی کەرکووک هەبوو، بەڵام 2 ساعتی بەرکوردەکە و بەڵام لە زاخۆ هەتا خانەقین ئەو هەموو کورد شەو لە ماڵی یەک بووە. لەبەرەوەی لە یەک بڕوانگەوە، لە یەک تیجاهەوە، لە یەک تەلەڤیزۆنانێ شتەکانیان نەبینی. بەڵام ئێستا پەرش و بڵاوێکی خراپ هەیە و پەرش و بڵاوەکەش زیاترەکەوێتە سەرەوەی کە بەرنامە و پرۆگرامێک نییە، سیستەمێک نییە کە خەڵکی بەتوانە لە خۆی کۆکاتەوە گرنگی بوان زیاتر بە.